ئەو پیاوەی ئەمریکا بە دوایدا دەگەڕێت لە بەستۆرە دەرکەوتەوە. خاوەنی پرۆژەیەکی گەشتیاریە، خۆی دەڵێت چەندین جار هەوڵی ڕفاندنم دراوە. عەلی عەبقەری ئەو پیاوەی کیمیازان و بزنسمان و فەلەکناسە. عەلی عەبقەری چێیە؟ چۆن لە سۆشیال میدیا دەرکەوت و چاڤیلاندەکەی دروست کرد؟ عەلی عەبقەری کەسایەتیەکی چالاکی نێو سۆشیال میدیایە. سەرەتا بەهۆی ڤیدیۆ سەیر و سەمەرەکانی ناوبانگی دەرکرد. تاقیکردنەوەی لەسەر جۆرە جیاوازیەکانی بەردەکرد. بەکارلەکە کیمیاکان دڵخۆش دەبوو، دەیوت هیچ زەوی ناسێک ئەو نهێنیانەی من نازانن. کڵاوەکەی سەری عەبقەریش کە وەک خۆی دەڵێت دروستکراوی خۆیەتی و تایبەتمەندی ناوازەشی هەیە. وەک نافورەیەک ئەو بەسەریدا دەپڕژێنێت و پانکەیەکیش لە بەردەم دەموچاویدا هەیە بۆ فێنکردنەوە. عەلی عەبقەری لەوە دەچێت لە پەنجاکانی تەمەنیدا بێت. خۆی دەڵێت بەهۆی زیرەکیەکەی ئەمریکا لە دوایەتی بیڕفێنێت، بەڵام ئەو زۆر زیرەکترە، دەزانێت چۆن سەر لە نایارەکانی بشێوێنێت و بۆی دەربچێت. عەلی عەبقەری ئێستا لە بەردەم ماڵەکەی خاوەنی پرۆژەی گەشتیاری چاڤیلاندا. چەند هۆڵێکی لە ناو حەوشەکەی بۆ کافتریا و بۆ چەند مەبەستێکی دیکەش دابین کردووە. لەبارەی پرۆژەکەشەوە دەڵێت خەڵکی تەمەنایان دەکرد ئەو چاڤیلاندە بکەمەوە تاوەکو سەردانم بکەن. داوا دەکات کەسێک بە قەرز 200 دار بۆ چاڤیلاندەکەی بات. بە دەردی خۆی دەڵێ بە قەردی بوهار لە بواردا هەموو پارەکەی دەداتەوە. ئەگەر پارەکەشی نەدایەوە کابرای خاوەندارەکان دەتوانێت لە بەری دارەکە سودمەند بێت و پارەکەی لێ دەستکەوێتەوە. عەبقەری ئەوەش دەڵێت بۆ پارێزگاری خۆم سکیوریتیم هەیە کە هەندێک جار هەتا 15 کەسم لەگەڵە و بەنهێنی دەچمە نێو شار و دەگەڕێمەوە تاوەکو کەس دەرفەتی نەبێت زەفەرم پێ بات. لە پلانیدایە بەنداوێک بۆ چاڤیلاندەکەی دروست بکات و کەشتێکی گول لە نەبڕیشی بۆ بەنداوەکە ئامادەکردووە. ئایا تۆ پێت وایە چاڤیلاندەکەی عەلی عەبقەری تا سەر بەردەوام دەبێت؟